ئێرە شەقامی متەنەبیە لە پاڵەو هەموو کێشە سیاسی ئۆمنی لە بەغدا هەیە ئەم شەقامە ئارامی و جوانی خۆی لەدەست نەداوە. باڵەخانەکانی ئێرە سەرەڕای ئەوەی تەمەنێکی زۆریان هەیە بەڵام نەخش و نیگارە تەلارسازەکانی جوانێکی تریان پێبەخشیوە. بەشێکی زۆری دوکانەکانی ئەم شەقامە کتێبخانە و چاپخانەن. بەشێکی تریشان چاخانە و شوێنی کۆڕ و کۆبوونەوەی نووسەران و ڕۆشنبیرانی ئەم شارەیە. شەوان کتێبخانە و دوکانەکاندا دەخرێن و زیاتر نمایشی هونەریان تێدا ئەنجام دەدرێت. وێنەکێشان و میوزیک بەشێکی سەرەکی چالاکی هونەرەکانن. ناوەندە ڕۆشنبیرەکان و ڕێکخراوە هونەریەکان هۆمی دوهەمی باڵەخانەکانی ئێرەیان بۆ خۆیان قۆسۆتەوە. هیچ ڕۆژێک ئەم شوێنە بێچالەکی هونەری و ڕۆشنبیری نییە. کۆتایی شەقامەکەی متەنەبی شاعریش ئەڕوانێتە سەر ڕووباری دیجلە و ئەم ڕووبارەش جوانێکی تری بە شەقامەکە بەخشیوە. توصل يم اليوم بالقران طير ممنوع احد يوصل للكاميرات بعد يلا خبرت العالم خبرتونا ودنا نعرف